بە پێی جموزوڵی سەربازی و هەماهەنگیە ئەمنیەکانی ئەمریکا و قەوارەی زایۆنی، ئەمریکا هێشتا دەستی لە وەشاندنی گورزی سەربازی لە ئێران هەڵنەگرتووە، بەڵکو ئامادەکاری سەربازی و لۆجستی و هەواڵگری بۆ دەکرێت. بە پێی زانیاری میدیا ئەمریکی و زایۆنی و عەرەبیەکان، دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا قۆناغی هەڕەشە تێپەڕاندووە و فەرمانی بە تیمەکەی داوە پلانێکی سەربازی یەکلاکەرەوە دژی ئێران دابڕێژن. لەسەر فەرمانەکانی ترەمپیش جوڵەی سەربازی و ئەمنی نێوان سوپای ئەمریکا و قەوارەی زایۆنی بەڕێوە دەچێت و دەستگای هەواڵگریش سەربازی ئامادەکردنی بانکی ئامانجەکانە. بە پێی ئەوەی میدیا زایۆنیەکان بڵاویان کردووەتەوە، پاکێجێکی ئامانجە ئێرانیەکان ئامادە کراوە کە لووتکەی دەسەڵاتی سیاسی و سەربازی تاران دەکاتە ئامانج و لە سەرووی هەمووشیانەوە عەلی خامنەی ڕێبەری باڵا وەک ئامانجی سەرەکی دەستنیشان کراوە، چونکە واشنتۆن پێی وایە نەمانی ئەو دەبێتە زەمین لەرزەیەک بۆ هەڵوەشاندنەوەی بنەماکانی ڕژێمەکە. لە کاتێکدا زانیاری هەواڵگریەکان باس لەوە دەکەن کە خامنەی لە پەناگەی پارێزراودا خۆی شاردوێتەوە و ئەگەری هەیە جەنەڕاڵێکی سوپای پاسداران جێگەی بگرێتەوە نەک پیاوێکی ئاینی. و بعضی هەنووز هەم کە هەنووزە مەشغول هەستن. ئەم پلانە سەربازیە کە بە ئۆپراسیۆنێکی کورت و خێرا و پاک لەلایەن فەرماندەیی ناوەندی ئەمریکاوە ناوزەند کراوە، لیستی تەسفیەی فەرماندە باڵاکانی وەک محەممەد باکپور و ئیسماعیل قائانی و عەلی شەمخانی گرتووەتەوە تا پەککەوتنی تەواوەتی لە بڕیاری سەربازیدا دروست بکەن و ڕێگری بکەن لە هەر وەڵامدانەوەیەکی ڕێکخراوی ئێرانی. هاوکات لەگەڵ ئەمانەشدا پنتاگۆن نەخشەی هێرشکردنە سەر دامەزراوە ڕقەکانی وەک بارەگای ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی و کۆمپانیای نیشتیمانی نەوت و کێڵگەکانی خوزستان و بنکەی ئەتۆمی ئامادە کردووە کە دوایین وێنە سەتەلایتیەکان چالاکی ئەندازیاری گوماناوی تێدا نیشان دەدەن. ئەم پەرەسەندنانە هاوکاتە لەگەڵ جوڵەیەکی گەورەی هێزی دەریایی ئەمریکا و گەیشتنی فڕۆکە هەڵگری ئەبراهام لینکۆڵن بۆ دەریای عەرەب کە وای کردووە بەرپرسانی سەربازی قەوارەی زایۆنی و ئەمریکا لە کۆبوونەوەی بەردەوام دابن بۆ هەماهەنگی بەرگری موشەکی، چونکە ترسی ئەوە هەیە تاران پێش دەستپێکردنی هێرشە گەورەکەی ئەمریکا گورزێکی پێشوەختە بوەشێنێت. لە بەرامبەر ئەم فشارە سەربازی و ئابووریەدا کە هاوکاتە لەگەڵ ناڕەزایەتیە ناوخۆییەکانی ئێران، تاران هۆشداری داوە کە هەموو بنکەکانی ئەمریکا لە ناوچەکەدا دەبنە ئامانجی موشەکە بالیستیەکانیان. ئەمەش دۆخەکەی گەیاندۆتە لێواری تەقینەوەیەکی گشتگیر کە تەنها چاوەڕێی بڕیاری کۆتایی ترەمپ دەکات بۆ دەستپێکردنی فراوانترین ڕوبەڕووبوونەوە لە مێژووی هەردوو وڵاتدا.